کابرا ها سیارێ لە منەیان کوژی وایە نە ئێستا دایک و براکانم ئەتوان پیاوەتیکەن بڵێنەوە لێی خۆش بین با بڕۆ ئازاد بێ ناتوان 6 مناڵمێ ژنێکمێ ئەی حەقیەوانە کێ توانێ حەقیەوانە ضایعکە کەس ناتوان خۆ ئەگەر هەموو دنیا بێنیتەوە بۆ مناڵانە جێگەی باوکیان بۆ گرێتەوە نایگرێتەوە هەر دەست پێهێنانێکی باوکیان بەسەریانە هەموو شتێک باوەش پیاکردنی هەموو شتێک تۆ مناڵانە هەمووی لەوە کردووە ئەنجا لەو لەوای پیاوەتیەکی بەسەر هەڵێڵا ئەو دەسێنی بەسمیڵ تاعین من پیاوم ئەو لێی خۆش بوو قەیناک چی لێی خۆش بوو حەقی ئەو مناڵان لەگەردنی تۆ چەند توانێت لێی خۆش بوو ناتوان بۆ ئاگادار بن لەو بابەتە زۆر کەس هەڵەسەیان پیاوەتی چاکەیەکا بەحسەن شافعیش و مالکیش و ئەحمەدیش و قسەی تەواویان بڕۆ بیخوێنەرەوە ئەڵێن کەس بۆی نییە لە بری زەرەرمەندەکانی ئەو بنەماڵەیە لێخۆشبوون دەرکات بۆ کەس کەس بۆی نییە بڵێەوە دیەکەیم خست ها ئەنجا جاری وایەڵەتی دەی قەیناکە شتێکمان بنێ بۆم برای ئەیلەوە خوێنی و کابرایەکەن بەداوێ نیە میانە چۆن شتی وابێ شتانە نییە لە دینە ئەبێ ئەو دیە وەرگیرێ بۆ مناڵانە دانرێ بە شەرع من خۆم بە نمونە هێنا بەستر خۆ نمونە زۆرە خەڵکی تر زۆرە یعنی حادیثەیەکی وای تووشە بێ ئەمرێ تۆ بۆ نییە پیاوەتی بەسەر خوێنیەوە پێی شەرع باشە ئەگەر لە مەجلیسایی ئەگەر سڵحەکەی ئەگەر هەر شتێکەکەی ئاگادار بە ناکرێتە گەرنی تۆ بۆیە هاتوون بەلامتیان تەکلیف کە داوا نەکەوت من ناتوانم وەڵڵا خۆم پارەم هەبووە خۆم بۆ مایت و بەس تەکلیفم نایکەم چونکە بەیانی ئەو مناڵانە گەورە بوون بۆ ها بە فەقیری بە داماری بە هەژاری گەورە بوون یان بۆ لای مناڵان تۆ بۆ ئەوەیە مەکرد وەکو باوکمان لە دەستدا بۆ نەوە هێش قەرەبوویە وەرگرین پیاوانە پێی بژین ژیانێکی باشی پێ بەڕێکرد ئەوە ئەم مناڵان نەبوو بوون تووشی دایان پیسی بوون کچ بوون بە زۆر بەشودران بۆی لە کۆڵ کرێنەوە کێ تاوانیەوە هەڵەگرێت ئەوە ئەم کوڕە چووکە سابەت کار لە شوێنێکی ترا ئیشتیا چوومت بەهۆی کەسابەتێکی قورسە کێ تاوانیەوە هەڵەگرێت بەهۆی ئەوەی مناڵە کەسابەتی پێناکرێت چەند کەس هۆڕیاوەری بۆیە کەس بۆی نییە ئەو پیاوەتیە بکات بەسەر خوێنی خەڵکەوە براتە بۆ نییە ئەگەر ژنی نەبێ و مناڵی نەبێ حتا ئەگەر ژنیشی هەبێ ژنەکەی بۆی هەیە داوای حەقی خۆی کەس بۆی نییە ئەویش پیاوەتی بەسەر مناڵیشی نەبێ بەڵام ئەگەر بێت و هەر برایەکی ئەو تاقە برا دیەکە بۆ ئەوە بێ ئەگەر وەری دەتوانێت خۆش بێت هەر باوکو دایکیە دیەکە بۆ ئەوانە بێتوان لی خۆش ئەم بابەتێکی ترە بەڵام کە لە دوا بەجێماوی هەبوو ژن و مناڵ کەس بۆی نییە لێ خۆشبوون دەرکە هەر لە خۆیەوە ئەوە لەلاتان ڕوو بێ بڵێ بڕۆ 2 مانگ بە ڕۆژ بۆ تاڵ نییە بێ دیەکە با 2 مانگەش بە ڕۆژ